بسم الله الرحمن الرحیم. سڵی خواتان لێبێ. ئەمڕۆ شتێکی زۆر ئاسان و بەلەزەت کە لای هەمومان با و حەزمان لێتی کەپەچینۆ. نیو کۆپ قاوەمانەوێت، قاوەی سەریع، هەچ قاوەیەک بێ، مهم سەریعەکانە، نە قاوەی عەرەبی. نیو کۆپ شەکریشمانەوێت، بسم الله الرحمن الرحیم، لەگەڵ نیو کۆپ ئاو. ئاوکەمان ئاوی ساردە، ئاوی گەرم نییە. ئەمە بەدەست ناکەوێت ئیلا بێ مەکسەرە هەبێ، ئیتر هەر کامێکیان بێت نەوعی بێ مشکلە نییە. من ئەمە تێکەڵەکەم و ئێمەوەلاتە. وەکوی بینن بەو شێوەیە، بەڵام ئێشتا نەگەیشتێتە ئەو نەتیجەی ئەمانەوێت. بەبۆی لە بەرچاوتانە نەم کوژاندە بۆی بیبینن. ئەمە لە دوای 1 دقە لە ناو مەکسەرەکەیە ڕۆژکەڵەکەیەتی بەم شێوەیە بەرزان بەم شێوەیە کە ئیبینن. ئێستاوە کوپە شیری گەرمیشمان هێناوە، ئەوە کەفی کەپەچینۆکەیە. ئەوە ئەتەیە بەکاری هێنی. بسم الله الرحمن الرحیم. ئەمە لەگەڵ طبعا شیری گەرم، بسم الله نهی خۆ. تەواو تێکەڵی هەڵەیەیت. ئەو کەفەکەیەتی کە لەسەری ئەوەستێ شتێ وەکو هی دێرەوە دەرچێ بۆ شکڵ و مەنزەڕی. تەنها تۆزێ بەو شێوەی دەرکی کاکایەکی بەسەرا بە چەپاڵێوێک. ئەوە شکڵەکەیەتی کە لە دەریشەوە دروستەکرێ و چەنە شیر بێ ئەوە نەیتیەکەی. بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەم ڤیدۆشمان. تا ڤیدۆیەکی تر بەخواتان سپێرم. ئەتوانن هەچ پێشنیارێکتان هەبوو لە کۆمنتا بۆمان بنووسن. یەکشتمان بیر نەچێ ببورن. ئەمە ئەتوانی بەم شێوەیەش سەری تەواو قەپاتکەی، نایلۆن بێ، پلاستیک بێ، یا خۆی سەرقەپاخێ بێ، هەڵیگری ببورن لە ئەوڵا بیرم چ پێتان بڵم، یا شتێک لەم بابەتانەی کەوا سەرقەپاخێکی هەبێ ئەیکەیتە ناوی هەڵێگری. ماوەی هەفتەیە دەتوانین لە سەلاجەیە بمێنێت وەکو خۆی ئەبێ و ئەشتوانی بکەیتە ناو مجەمیدەوە. لە مجەمیدە هەموو کاتێ بەکارێنی نەیبەستەوە. ئەمە تەقریبەن شکڵێکی وەکو کرێمە، ناشی بەستێ لە مجەمیدەیە کەی بتێ ئەوەی بەکاری هێنی. و ئەگەر کاتی دروستکردنیشی بە کووب قاوەکە و دانا، یا بە پیاڵە یا بە پەرداخ ئەبێ هەمووی بەو شتەدانەی هەمووشی یەک قیاس. هیوای سەرکەوتن بۆ هەمولایەک. بێبەشمان مەکەن لە لایک و کۆمنت و سبسکرایب. تا ڤیدۆیەکی تر بەخواتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.